لوتکەی ناتۆ لە واشنگتۆن هەروەها ئاڵنگاریەکانی بەردەم ناتۆ لە داهاتوودا بەتایبەت کە ئەگەر دۆناڵد ترامپ بگەڕێتەوە بۆ سەرۆکایەتی ئەمریکا چییە بێت ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز تیم کۆنستانتین نووسەری واشنگتن تایمز لە واشنگتنەوە لەگەڵماندایە. بەڕێز کۆنستانتین سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش بە بۆچوونی ئێوە لە ئێستا بە دواوە ئاڵنگاریەکانی بەردەم ناتۆچی. بەڵێ من بڕوام وایە ئالنگاریەکی هەنووکەی لە بەردەم ناتۆ ئەوەیە کە سەرۆک بایدن نیشانی بدا کە ئەو دەتوانێت سەرکردایەتی ئەمریکا بکات و لە ڕووی تەندروستیەوە جێگیرە بۆیە ئەمە ئەو خاڵەیە کە ئەوان لە کورتخایەندا سەرنجیان لەسەر دەبێت لە درێژخایەندا ئەوە دابشبوونی ناتۆیەوە ئەوان وڵاتانی جیاواز چۆن دەخوازن و خواستیان ئەوەیە کە بەردەوام بن بەیەکەوە کار بکەن و پشتی یەکتری بگرن. ئەمە 75 ساڵە بەردەوامە و ئەوەی کە دوای جەنگی دووەمی جیهانی هاتە ئاراوە و زۆر کاریگەر بووە لە پارێزگاریکردن لە چەند وڵاتێک و یاخود با بڵێن ڕێگریکردن لە جەنگی دیکە، بەڵام ئەمە لە کاتێکی دیاریکرااو بووە. ئۆکرانیا بێگومان بەشێک نییە لە ناتۆ، بەڵام دەیەوێت ببێتە بەشێک لە ناتۆ، حەز دەکات ببێتە بەشێک. بۆیە ئەمە وای کردووە بەشێک لە وڵاتانی ناتۆ سەیری بکەن و دووبارە بیر بکەنەوە کە ئایا ئەوان دەخوازن قوربانی بدەن و خەڵکی گەنجی خۆیان قوربانی پێ بدەن بۆ وڵاتێکی دیکە. من دڵنیا نیم کە لە هەموو لایەک ئەگەر سەیری بەریتانیا بکە سەیری فەڕەنسا و سەیری وڵاتانی دیکە بکەی، من بڕاموانە وەڵامەکە بەڵێ بێتن. بۆیە ناتۆ لەسەروی هەمویانەوەیە. یەک گرنگ ئێدی ڕووپڕبوونا پرزگرێکان و چارەسەرکردنەوەە دوو شەڕین مەزنجی سەر ئاستا جیهانی و سەر ئاستا ڕۆژهەڵاتە ناوەڕاستیانە چکی بەشێک شمان سەرکردەوەن و میێوانن وێجارەل ناتۆین ڕۆژهەڵاتە ناوەڕاستن شەڕی ئوکرانیایە و شەڕی غەزە و ئەنکو شەڕی غەزەی مەبەستەمەژی حەماس و ئیسرائیلێ ناتو دێ هەوڵ بدە دیسە پڕچەکی ئالیە ئیسرائیلی و ئالیە ئوکرانیا بکە یانجی دێ هەوڵ بدە بگوت و بێژان دیرش چەک پرزگرێکی چارەسەر بکە شەڕا پڕاوەستینە. بەدڵنیاییەوە من بڕوام وایە ئەوان ناتوانن بیوەستێنن، بەڵام دەتوانن بەشداری بکەن یاخود ڕۆڵێکیان هەبێت لەوەی کە هەوڵ بدەن لایەنەکان بەیەکەوە کۆ بکەنەوە. من دەزانم لە جیهانیا عەرەبیدا یەکگرتوویەکی زۆر باش هەیە. جیهانیا عەرەبی یەکی گرتووە لە دژی ئیسرائیل، بەڵام لە ڕۆژئاوا ئەمریکا، بەریتانیا، ئەڵمانیا، فەڕەنسا هەموو ئەم وڵاتانە هاوپەیمانی ئیسرائیلن و هەفتی ئۆکتۆبەریان بینی وەک هێرشێک بۆ سەر ئیسرائیل. بۆیە پشتیوانی من دڵنیانیم وە لەگەڵ هیچێک لە وڵاتانەدا کار ناکەم، بەڵام من دڵنیام کە ئەوان هەموو ئەم وڵاتانە هەر یەکێک لەم وڵاتانە بەردەوام دەبن لە پێدانی ئیسرائیل و ئەو هەلەی کە ئیسرائیل بتوانێت بەرگری لە خۆی بکات و دڵنیا بێتێک کە بەرگری لە خۆی دەکات و جارێکی دیکە لە داهاتوودا هێرشی ناکرێتە سەر. و لەوەش تێدەگەم ئەم وڵاتانە کاریان کردووە لەگەڵ وڵاتی قەتەر، لەگەڵ میسر و وڵاتانی دیکە بۆ ئەوەی بتوانن گفتوگۆکان بەردەوامی پێ بدەن لە نێوان لایەنەکاندا. و هەندێک ڕێککەوتنی ئاگربەست هەبووە کە ڕۆژئاوا و ئیسرائیل گفتوگویان لەبارە کردەوە. قەتەر و مسریش بە هەمان شێوە بڕوایان وا بووە کە ئاگربەستەکە دێتە ئاراوە، بەڵام حەماس لە کۆتاخولەکدا گوتی نەخێر. بۆیە من بڕوام وایە ئێمە دڵنیا بینەوە ڕۆژئاوا دەیەوێت لەگەڵ ئیسرائیل کار بکات، لەگەڵ وڵاتانی عەرەبی کار بکات کە زیاتر هاوپەیمانیان هەیە لەگەڵ خەڵکی غەزە و هاوسۆزیان هەیە بۆ ئەوەی دڵنیا بنەوە حەماس دەخوازێت ئاگربەست بێتە ئارا. بەڵێ هاتنە پێشەوەی ڕاستڕاوەکان لە ئەوروپا و هەروەها دابینکردنی 2.5 داهاتی ناوخۆ بۆ بەرگری ناتۆ ئەمانە نابنە ئاڵنگاری لە بەردەم ناتۆ لە بۆ پێهێندێ لە وڵاتانی ئەوروپا ناتواننەوە بڕەدابین بکەن.
دووشت یەکەم من باس لەوە ناکەم کە یاخود با بڵێن ڕاستڕەوی دوور یاخود لایەنەکانی دیکەی ڕاگەیاندن وا باسی دەکەن کە ئامانە ڕاستڕەوی دوورن ئەمە ڕاستڕەوێکە هەمان شتە هەمان جوڵانەوەیە کە 30 ساڵ لەمەوە بەست بوونیە هەبوو لە کاتی مارگرتاچ و ئەمە هیچ شتێکی نییە یاخود با بڵێن لایەنێکی تونند و تیژ بێ پشتیوان لەنان کە بەڵام کۆنسەرڤەتیڤەکان ڕاستڕەوەکان لە ئەوروپا بەرەو پێشەوە دێن وە کاریگەریشی دەبێتن بێگومان ئەوان دەیانەوێت بە شێوەیەکی باشتر لەگەڵ هاوڕێ و دۆستەکانیان یەکگرت و پشگیریان بکەن بۆ نمونە لە فەڕەنسا لە ئیتالیا ئەم هاوپەیمانانە پشتیوانی ئیسرائیل دەکەن بۆیە من بڕوام وایە ئەمانە کاریگەریان دەبێت بۆ ئەوەی دەنگێکی بەهێزترتان هەبێت بۆ ئەوەی بڵێن ئیسرائیل پشتیوانی لە خۆی بکات بەڵام دووبارە ئێمە دەبێت ئەوە بزانین کە گفتوگۆکان بەردەوامیان هەبێت بۆ ڕاگەاندنی ئاگربەست لەگەڵ ئەوەشدا پێویستە حەماس هەندێک خواست پیشان بدات بۆ ئاگربەست ئەوان دەڵێن کە ئاگربەستیان دەوێت بەڵام ڕازی نابن بە هیچ شتێک بۆیە پێویستە هەنگاو بنێن و هەندێک لە بابەتەکانیان کۆ بکەنەوە ئەگەر ئاگربەستیان دەوێت پێویستە کار لەسەر ئەم بابەتە بکەن پێشەڕۆژەکە نزیکدا زێدەبینە ئەندامە ناتوێ یانژی حتا ئەگەر زەحمەتژی بە کێنبینە ئەندامە دوێ ئەم دێ ببینن یانژی یا زەحمەتە بەڕستیم ئەگەر گوهداریە پرسی من بڕوام وایە ئەندامانی ناتۆ هەوڵ دەدەن بۆ ئەوەی جەنگەکە کۆتایی پێبین من دڵنیانیم کە حەماسی زۆرە خواستێکی پیشان دابێت بۆ وەستاندن لە جەنگەکە جگە لەمەش هەندێک بابەت هەن لەلایەن هەردوولانەوە لەلایەن ئیسرائیل لەگەڵ ئەوەشدا لەلایەنی حەماسەوە کە هیچ ئاگربەستێک نایەتە ئارا بەڕستیم جداش شەڕێ غەزە جداش پرزگرێک کۆڵۆزیەت نێوبەرە حەماس و ئیسرائیل مەبەستا من زێدەبوونە ئەندامێن ناتوێ یعنی ئەف دەمەکە ئوکرانیا هەوڵدا کێمبوونەوەی ڕێکێدادێ هەبە زێدەبوونە ئەندام و کێمبوون ئەم دێت پاشە ڕۆژەکە نزیک دەت ناتوێ دەبینین من بڕوام وایە زۆربەی جیهان دەیانەوێت کە ئاشتی ببینن بۆیە بەبێ ئەوەی کە چەند ئەندامی ناتۆمان هەیە ئایا ژمارەکە زیادی دەکات فراوان دەبێت یاخود وڵاتان لە ناتۆ دێنە دەرەوە هەر چۆنێک بێت بۆ ناتۆ بێگومان دەیانەوێت کار بکەن بەرەوە ئاشتی بەڵام بە شێوازێک کار دەکەن کە پشت بە هێزەوە دەبستێت ئەگەر ئاشتی نەبێت ئەگەر لایەنێک ڕەتی بکاتەوە ئاشتی لە بەرچاو بگرێت ئەوە بێگومان پشتیوانی لە نانەکان خوان دەکەن بە هەر جۆرێک پێویست بێت بەڕێستیم کۆنستەیتن نویسەر ژ واشنگتن تایمز بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ هینج واشنگتن گەلمە دەبن گەلێک سوپاس بووە سوپاس